ئەچین لای هەواڵێکی ترمان پێنجەمین پێشەنگای حوسنا هەورامی بە ناونیشانی گڵۆپەکان ئەدوێن ئەکرێتەوە. ئەم پێشەنگایە جیاوازە و کارێکی جیاوازی کردووە دروستکردنی تابلۆ و نەخشاندن تەواوی دیزاینەکان لەسەر گڵۆپە سوتاوەکان یان گڵۆپی بەکارهاتوو دیزاین کراون و نەخشێنراون. فەرمون بە پێکۆبی. هونەرمەندی شێوەکار حوسنا هەورامی بەڕێ پێنجەمین پێشەنگای تایبەتی خۆی بە ناونیشانی گڵۆپەکان ئەدوێن کردەوە کە دروستکردنی تابلۆ و نەخشاندنوکاری دیزاین بوو لەسەر گڵۆپی سوتا و لە کارکەوتوو هەروەها لەگەڵ شوشەدا. حوسنا دەڵێت کارەکەم بە هاوبەشی بەڕێوەبەرەتی گوشی ڕۆشنبیری هەڵەبجە کردوتەوە. سوتم لە پاشماوەکانی شوشە گڵۆپە سوتاوەکان وەرگرتووە بۆ دروستکردن و نەخشاندنی تابلۆ لەسەریان. دەڵێت لەم ڕێگایەوە داوا لە هاوڵاتیانەکەم چیتر دۆستی ژینگە بن بە هەمومانەوە ژینگە بپارێزین. پێویستە شوشە و گڵۆپە سوتاوەکانی ماڵمان بکەین بە تابلۆی هونەری تێکەڵ بە خاکی نەکەین، چونکە شی بوونەوەی لە ناو خاکدا کاتی زۆریەوێت. سەرەتا بەخێر هاتنتانەکەم ئەمڕۆ پێنجەمین پێشەنگای تایبەت بە خۆمە کە بە هاوکاری بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هونەری هەڵەبجە ئەسان بەرمایشکردنی کارە هونەریەکانم. پەیامی من پەیامێکی ژینگەیە پاشان هونەریە، سەرەتا خزمەتکردن بە ژینگەیە. من پێشەنگاکانی ترم هەر جارێکیان جۆرێک بۆ لە پاشماوەکان کە بەکارم هێناوە بۆ کاری هونەری. پێشەنگای ئەم جارم جیاوازترە کە ئەویش جۆرێکە لە پاشماوەکان بە بەکارهێنانی کۆکردنەوەی سیاسەت گڵۆپی سوتا و لەگەڵ 50 شوشە سادی و شەربەت کاتێکە هەڵکێشم کردووە لەگەڵ سەرپارچەی بەفیڕۆدراوە فوم و هەندە لە پاشماوەکانی تر کە خەڵ ڕۆژانە فڕیانیان من توانیمە دیزاینی گڵۆپەکانی پێ بکەم و بەکاریان بێنم. بەگشتی هونەرەکەم ینی کار هونەریەکانم شتێکی زۆر سادە ئەوەن کە ناڵێکی سەرەتایش بتوانێت پێ گڵۆپێکی بینی سوتایی بینی یا پاشماوەیەکی بینی لە کۆڵان لە قوتابخانەکەی لە هەر شوێنێک بتوانێت ئەویش بتوان کارێکی هونەری لەم جۆرە دووبارە کاتەوە بەکاری بێنێتەوە لە برەوەی کە ئەم جۆرە پاشماوانە فڕێ برێنە ناو ژینگەوە کە زیان بە ژینگایە دێن. ئەم شوشانە ئەم گڵۆپانە کێ بۆی دابینکری چۆن پێیان کردووە چۆن بەدەستی خستووە؟ من لە ماوەی 6 مانگە توانی ونایم بە شانازیش ئەزانم کە لە تەنەکەی خۆڵی ماڵەکانە گەڕاوم ئەم گڵۆپە سوتانەم دەرکردوێتەوە هێناومە کارم لەسەر کردو. یان لە ڕێگەی سیمینارەکانەوە کە لە قوتابخانەکانەوە سیمیناری ژینگەی ئاڵێمەوە توانیمە خەڵک ئاگادارکەمەوە چوومەتە میوانی بۆ ماڵی هەر کەسێک چوومەتە هەر کۆڕ و کۆبوونەوەیەک تکام لێ کردم بە جۆرە لە سوالکردن بووە سواڵم کردووە لە خەڵک لەسەر جادە کەسێکم بینی بە وتمە تکار لێکەم گڵۆپێکی سوتاوت هەبوو من ئەتوانم سوودی لەوەیەگرم تکایە بۆ پاراستنی خاک و ئەو هەوای جوانی هەڵەبجەمان تۆ ئەم گڵۆپە سوتاوە فڕەمێ ناو ژینگەوە بهێنە بۆ من یا بگەنە دەستی من یا هەر تەلەفۆنم بۆ بکە من خۆم لێم لە وەرەگرم من ئەتوانم کارێکی هونەری لە دروستکەمەوە. زۆر جار دروستم کردوتەوە کە هەر بە هەدیە پێشکەشم کردوتەوە بە کەسەکە خۆی یان لە بەچاوی خۆش دیزاینم بۆ کردوتومە بەم جۆرە دروستی کەرەوە لە ماڵەکە تا لە ژوورەکە تا بۆ ژووری مناڵەکەت هەڵی واسە لە برێ کە لە بازاڕە تابلۆیەک